دوای بارانبارینی بەخوڕی ڕۆژانی ڕابردوو لە سنووری چەند گوندێکی قەزای چەمچەماڵ چەند پردێک کەوتونەتە بەر شەپۆری لافا و ڕووخاون. بەو هۆیشەوە ئاستەنجی هاتوچۆی بۆ دانیشتوانی ئەو گوندانە دروست کردووە. هاوڵاتیانی ئەو گوندانەش ئاشکرای دەکەن پێشتر و لە کاتی دروستکردنیاندا هۆشداریان داوە لەوەی کە ئەو پردانە لە ئاستی ئاوی چەمەکاندا نییە، بەڵام گوێیان لێ نەگیراوە. قوربان واستەی تقریبان 10 ڕۆژ بێڕوخیا 10 ڕۆژ بەزیاوە بێت. ئەم جارە واستەی لافاوەکەی گەورە بوو، پردەکەش بچووکە. ئیتر واستەی ئەوە ڕووخاوە پردەکەی بچووکە، ئەو پردەکە سێ چاوی ئەگەر سێ چاو دوو چاویتر بێ ئەم جار ئاسیم چەمەیە. ئێمە هەوەرجا پێم وتمان ئەم چەمە ئێمە خۆمان ئەزانین، بەڵێ ئێوە مادیسن و ئەزان لە هەنچێت بەس مەسەی ئەم چەمە و ئاوا ئێمە لە هەموو کەسی شایەت ئەزانین. ئەم چەمە هاتووتمان ئەم پردە ئاوەی وات و دوای ئیفادەی نییە. داواکاریمان وای حکوومەت بێت سەیری بکات و ئەم پردە بکات و حسابێکەوە بکەن و بەشکێ بەشڕێمان کوێتەوە لەم گیرکردنە نەجاتمان بێت. ئێمە ڕاستیەکەی ئەم دووسێتی حەسر بووین ڕێمان نییە. ئیسا ڕۆژێکی ئەوە گەر باران وایە ناتوانین بەهیچ هەر بە هەر بارانبارە ئیتر ئێمە پەڕینۆمان نییە گەر زەلامشمان لێ بمری. بەس ڕۆژێک ئاوا خۆش بێ ئەگەر سیارە دەرچێ بڕۆین لەبان جادەی قادرکەرم لەبان و بڕۆین بۆ سەنگاو ڕۆژی ئاوا خۆش بێ زۆر دوورە. بەس ئەمە ڕێنی خۆ هەر لمێ باران وارێ دەرناچێ خۆ مەسەلە نییە جادە بێ بەس لە کوێڕەڕێەوە ئاواکاریمان ئەوەیە جادەکەمان بۆ چاکەن و نەک جادە پردەکەمان بۆ چاکەن و ئێمە ئەم پردە نەبێ هەر ئاوش نییە بیخۆینە بەم زستانە. پردەکەمان بۆ عیبنێ گەورەترکەن ئایا چاویتری بدەنە دەم چۆن خۆیان ئینی کرد پردەکەمان بۆ چاکەن و لە سەنگاو بارانی باری ئەم لێرە هەڵەسیەوە نەوێ لێرە خۆر بێ لێ باران بێم ئاو لێرە هەڵەسی چون تێ بۆیرە بە حکومی ئەوەکە بەرەو خواردی. بەڕێوبەری ڕێگەوبانی چەمچەماڵیش ئاماژە بەوە دەکات باوبارانی ڕۆژانی ڕابردوو 4 پردی لە سنوورەکەدا تێکداوە و زیانەکانی بە نزیکەی 150 ملیۆن دینار خەمڵاند. ناوبراوتیشی بە نووسراوی فەرمی داوایان لە وەزارەتی ئاوەدانکردنەوە کردووە بودجەی پێویستیان بۆ دابین بکات بۆ ئەوەی لە ماوەیەشی کەمدا و ڕێگەیانە چاک بکرێنەوە. پێشنیاریش دەکات ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی زستاندا بودجەیەکی تایبەت لەلایەن حکوومەتەوە بۆ ڕوودا و کتوپڕەکان تەرخان بکرێت. ئەو بارانە زەرزانی زۆریگانەوە بە ناوچەکەمان زەریر بە چەند گوندێک گەیاندووە پردەکانی بڵێ ئاو بردوێتی ئەو شوێنانەش جنۆکەی حاجی فەتاح عینکە گۆلباخ پردە تازەکی قادرکەرم زەرزانەکانی تقریبان بە 150 ملیۆنەکە خەم لێنێ. بەڵێ کەشفمان کردو هەموویمان بە دەرخسەیەک ئامادەکردو نردومانەتە سەرەوە بۆ بەڕێوراتی گشتی و بە کاتیش ئێستا ئامێرەکانمان لە کاردان بە کاتی چاکیانەکەنەوە و هەتاکو بڵێ موافقەی دێتەوە بۆ چارەسەرکردنی کۆتایی. بەرە وڵاتێک کەچێتەوە بەڵام ئێستا هەر ئەوە لە توانایە بۆی ڕێگاکە بکرێتەوە چونکە ڕێگاکانیان داخراوە ئێستا هەر کاتێک بڵێ موافقە کرا ئەو کاتە بە چارەسەری بنەڕەتیەکەین. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی زستاندا و بەهۆی بارینی باران و دروستبوونی لافا و بەهۆی نەبوونی پلانێکی تۆکمەوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا چەندین پرد و ڕێگای هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا تێک دەچن و ئاستەنجی هاتوچۆ بە هاوڵاتیان دروست دەبێت. تا ئێستاش حکوومەتی هەرێم پلانێکی گشتگیری بۆ کۆتاییهێنان بەو کێشانەدا نەناوە و تەنها چارەسەری کاتی کێشەکان دەکات. ناحیەی سەنگاو